ئێمە پێشتریش کە دانیشتین تۆ باسی ئەوە کردوتن مەشروع بەخواتەوە ماوەیەکیش گوایە وتوانم مدمین بووە مادەی هۆشبەری بەکارهێناوە بەڵێ دواییش ئەو کۆڕۆنایی گرتووە اینجا لەو ماوەی کۆڕۆنایە گوایە دوای ئەم کە نەخۆش بووە شەریکەکەی وتوێتی زەرێکی زۆرمان کردووە گوایەکی بیست دەفتەر باشەمە چی شێشان کردووە یەکی بیست دەفتەر زەرەرکەن وڵی دکتۆر نازانم بۆ من ئەزانم چی ئەکا پرس بە من ئەکا وڵی هیچ لە ئیشەکەی نازانم چییە باشە زەحمە نەوەیشەکەتان چی بوو کاک سوورکێ وا ئەم هەموو پارەی و زەرەر کردووە کاک دکتۆریان من خۆم ئیشەکەم بزنسەکەم لەخوا بە زیابێ هەبووم پارەم هەیە بەس من با پێ بڵم ئەمە شەریکەکەم درۆکەن زوو کام قسانە بە جۆمە ئەڵێن من خۆم ئەزانم بۆی هەرچیم هەیە و نیمە هەرچی سەرۆت و سامانمە هەیە لە دوایە بیبن بۆ خۆیان من خۆم ئەزانم ئەمە شەریکە لەگەڵ ئەمە دەستی تێکەڵ کردووە لەگەڵێ ینی تۆ تەسەورەکەی و شەریکە ئەو بیست دەفتەری زەرەر نەکردو فلاس نەبوو نازانێت بارەکان گیراوە شتێکی باری چی بۆ خاتری خوا کاک دکتۆر وەڵڵا ئەسڵ و ئەساسی نییە تۆ چۆن بڕوا بەم ژنەیم نەکەی ئەمە لە هەڵق و پەلەقانە لە خۆیەوە قسەیەکە ئەمە من هەر پێتەڵەمەیانێ من بکوژن و دەست بەسەر پارەکەما بگن هەر بۆ وێ شەریکە لەگەڵەیە ئاگا لێ دکتۆر ئاگا لە قسەکانێتی جا ئەمە کێشەیەکی تریشی هەیە کە تەلەڤیزیۆن داگیرسێنەڵێ هەستا خراپی کوژێنەرەوە ئەمە باسی منەکە ئەمە ئەوێ حیای من بەرێ ئەو مناڵانە داماوانە بە هەفتە جاری وا هەیە سەی تەلەڤیزیۆنەکە ناکەن دکتۆر جا من خۆم ئەزانم ئەم حیزبانە ڕێگ نییە نیشانەیان لە من گرتوۆتەوە من ئەناسن خۆم کەسێکی ئەوەنە کەم نیم من کەسێکی گرنگم دوای ئەوەش من خۆم ئەزانم دۆست و دوژمنم چێیە کاکە ئەمە ئەم ژنەی من پێم ئەڵێن لە خۆمەوە قسە ناکەم ئەڵێن ئەم ژنەی تۆ ئەمە شەریکە لەگەڵیانە ئەچێ معلوماتیان بۆ باوانە بۆی بمکوژن خۆ لە خۆمەوە قسە ناکەم ئەرێ بۆ خاتی خوا پیاوە کە تۆ ئەڵێ چی من دایم لە ماڵەوەم شەریکاتی لەگەڵ کیا بکەم تۆ باسی چیەکەی ئەم شتانە چییە نانا دکتۆر ئەمە هەمووی بەهانەیە ئەمە ئەیەوێت ژن بێنێتەوە ئەزانم ئەزانی بۆ چکە فترەیە لەمەوە پێش کە هەی بوو پارەی هەبوو ئەی من هەر ژنێنمەوە بەسەرتا ئەزانم ئەمە هەمووی شەڕی ئەوەیە کە بێ ژن بێنێتەوە ئەها ئەڵێ کە پیاوە دەوڵەمەند بوو یا پیاوە کوژە یا ژنە هێنێ خۆ پیاوی کورد هەروایە کۆرەژنی چی گشتی چی تۆ قسە قۆڕانە چیەکەی بۆ خاتی خوا من و ژنی چی من بچم جارێکتر کەرێتی وا بکەم ژنێکی کە بێنمەوە ئەو تۆ باسی چیەکەی بابێ ئێوەی ژن باشتان هەیە ها هەموویتان خیانەتکار و تاوانبارن کورە بابە گەریەوە باشتان هەبوو پێغەمبەرێکتان هەبوو بەس قسە بکە چاو لێ دکتۆر ئاگا لە قسەکانێتی چی ئەڵێ سێ ئەو هەموو ئیانەیە من لەگەڵ ئەوەشە هەر قوبوڵێکم لە تۆ هیچ ناڵێم باشە دکتۆر جایی وا هەیە شتی وا ئەڵێ ئەستەغفیر الله خوای گیان ئەوە قسەی من نییە قسەی ئەوە ئەڵێ من پێغەمبەرم من هاتوومەتە سەر ئەم زەویە خوا ڕەوانەی کردوم لەبەری کە هەرچی خراپەکارە چاکی کەم ئەگەر بە قسەشم نەکەن ئەوە بە شمشێر ملیان لێ یەکەمەوە جاری وا هەیە نازام خەریکە منیش و مناڵەکانی شێتەکە شمشێرێکە خاتە پەناجێگاکەیەوە و دانیشێ سەیری ئەو شمشێراکە هەتا شەو لە ترسا من و مناڵەکانیش نازانی چی بکەین ئەچمە و دیۆ دەرگاکە داخەم و چی قەنەفە و کورسیە ئەی خەمە پشتی دەرگاکەوە لەبەر شەو هەڵسێت و منیا مناڵەکان بکوژێ ئەمە حاڵە خۆ من وەکوێەوە نیم بابە من چۆن دەستمەچێتە مناڵی خۆم بیکوژمەوە کەی قسەیە تۆ یەکەی من خۆم مەزانەوەشم شێرم بۆچی دانەوە بۆ وانم داناوەزانی چی کە یانوێ من لە ناوبەرن بەوشم شێرەشم حەچی خیانەتکارە پیسە لەم کۆمەڵگایە لەسەر ئەم ڕووی زەوی ئەبێت لە ملیان بەم و پاچیان کەمەوە تێگەی حەچیشم پێ نەکرێ شکاتیان لێکم